سوڵی عەشایری چۆن دەکرێت؟ تشتیوان نییە لەلای ئێمە. دوو کرێکاری لەگەڵ بووە ماتۆڕەکەی دایتە ئەوان و گوتی ئەوان ڕێیان دوورە و بە ئەوان بڕۆنەوە من بە تەکسی ئەچمەوە. لەسەر جادەکە لە پێش بەنزخانەکە چاوەڕێی تەکسی کردووە. یعنی ئەوە هاتیتە خوارێ دوو کەسی کوشتێ و گولەی بە هەڕەمەچی تەقەی کردیا. داوامان لە یاسا هەیە و داوامان لە خودی کاک مەسرووری هەیە بە زووترین کات بێتە سەخت و دەستخۆشیش لەو حکومەتەی دەکەین و لەو ئاسایش و پۆلیسانەی بە زووترین کات دەستگیریان کرد. بەڵام دەستگیرکردن ئەوە نەبێ بە خێویکەن. ئەوەمان نایە چونکەوە جەرجی 13 برای سووتان، جەرجی داکمی سووتان، کوڕە شەهیدی شەخۆشی، بابی شەهیدی سەنگەرە بابمان سعات و نیوەک دواتر زانیمان. بەجلی کرێکاری بۆ تەسویرەکان دیارە بەراوبیتەوە بەداخەوە خوای گەورە ئەمانەتەکەی لێوەگرت بۆ. سوڵی عەشایری چۆن دەکرێت؟ تشتیوان نییە لەلای ئێمە. تشتیوان نییە. سوڵی عەشایری بە چ بکەین؟ لەسەر چ برامێ کوشت؟ داوەتان لە یاسا قانون کردی سەر و سەرچاو نەیکرد. ئەلحەمدولillah عەشایری ڕوعیمە لە ڕوعی برایەکەمان نە پیاوترە و نە جوانترە و نە ڕێکترە. گەنجەکی و هات جوانی 48 سار لە کرێکاری بێوە تو هەر بە هەڕەمەچی سعی بەنزخانە سعات 8 و نیم سیلاع لۆچێ لە ناو بەنزخانە وەرە پێم نارێ لە ناو جەرگەی هەولێر.